دووبارە سەڵاو بەڵێ کاک جەلال پێش ناوبڕەکە پرسیاری ئەوەم لێ کردی گەردەرکەوێت بەرپرسێکی هەرێمی کوردستان مادەی هۆشبەر بەکاردەهێنێت یاخود بازرگانی پێوە دەکات ئێوە دەسەڵاتی دەستگیرکردنتان هەیە ئاجارێ من زۆر سوپاسی بەرپرسانی خۆمانی هەرێمی کوردستانەکەم ئەوانەی کە ئێمە لیان نزیکین و لە دووریشەوە هەندێکشان نەناسین خۆشبەختانە تا ئێستا هیچ کەسیشان ئەوانە لەو کارە نەگلاون بگرە هاانی ئێمەیان داوە پشگیریان کردوین بۆ ئەوەی معلوماتیان زانیاریان پێداوین زۆر جار من با ناویان نێنم زۆر لە برادرانی مەکتەبی سیاسی پیان و توین گومانمانەیە لە فلان کە زیان لەوەیان لە هەندێک خەڵکی بیانی کە بازرگانی بە مادەی هۆشبەرەکە یاخو مادەی هۆشبەر بەکارێن زانیاریان داوینێ و بۆ دەستگیرکردن قانون فەرقی بە مەسوولێک و بە کوڕێکی فەقیر نەکردووە لەو مەسلەیەدا قانون هەر قانونە ئێمە وەکو ئاسایش پشمان زۆر قایمە ئاسایش ئێمە بۆ مەسلەی نێشتنی مادە هۆشبەرەکان خەڵکیی زۆر باش لە پشتمانە قانونیش ڕێگەی پێداوین لە هەز بەرجەکا بێ دەستگیریەکەین لە هەز مستەوایەک بێ دەستگیریەکەین بەڵێ کاک جەلال خۆشتان لە لێدوانەکانتانە ئاماژەتان بەوە داوە زۆر جار کەسی بە ناوبانگتان دەستگیر کردووە زۆر جار خزمی بەرپرسانتان دەستگیر کردووە ئایا ئەمە وای نەکردووە لەسەر ئەم هەڵوێستانەتان ڕقتان لێ هەڵبگیرێت هیچ بەرپرسێک ڕقی هەڵ نەگرتوین ڕاستە لەوانەیە نزیکیان ببێت یاخود ناسیاویان ببێ بگرێت دەستخۆشان لێ کردوین زۆر کەواتە دەستان خۆش بێت ئەمە ئەسڵ وەساسینێکەوە ڕقتان لێگیرابێت نەوەڵە لەلایەن مەسوولانی هەرێمەوە لەوانەیە خەڵکە بێت ئێمە 5 کیلۆمان لێگر بێت 2 کیلۆمان لێگر بێت بیری لە شت کرد بێتەوە بەس ئێمە ئێمە ئیشێکمان هەڵگرتووە ئەگەر بە خوێنمان تەواو بێت هەر کارە ئەو کارە زۆر بیری لە چی کردێت پێم خۆش لەوەی کرد بێ ڕۆژێک لە ڕۆژان تۆڵەمان لێ بکاتەوە بەڵێ ئێمە لە هیچ کەسێک ناترسین لە کەسە ئاسایەکان لە کەسە ئاسایەکانە جینا مەسوولێک نەبووە ڕۆژێک لە ڕۆژان بڵێ فلان کەس ناسیاوی من بووە دەستگیر کراوە بێ بڵێ بۆ گرتوتانە بەعکسەوە هەبووە تەلەفۆنی بۆ کردوین دەستخۆشی لێ کردوین توێتی ئەمە قانونیە چی پێویستە ئیجراعاتی لەگەڵ بکەن بەڵێ کاک جەلال ئەم پرسیاری دەیکەم ڕای من نییە لەناو هاوڵاتیانە گوێم لێ بوو و باسی لێوە کراوە دەوترێت کارمەندانی گرتوخانەکان یاخود گەرورتە بڵێم پۆلیسەکانی گرتوخانەکان هاوکارن لە بردنە ژوورەوەی مادەی هۆشبەر بۆ کەسانی ئالوودەبوو لە ناو زیندانەکان ئەمە تا چەند ڕاستە پێم خۆشە لە زمانی خۆتانەوە ئەم حاڵەتە ڕوون بکەنەوە ئەمە پێشتر ئێمە پێشەوەی دیارە هەردوو بەڕێوەبەرەکە ناویان کاکشوان بووە بۆ نێشارمەوە لە زمانی کاکشوانی پێشتر وادا مقدەم شوان ئێمە چەند ئیجرایەتێکمان کردووە خۆشی ئاگاداری یەکردین جاروبار کە هەبوو تلیاکی چۆتە ژوورە بۆی نێشارینەوە گوێزیان کردوێتەوە خسویانەتە ناو گوێز بۆ خۆیان لێکردوێتەوە بردویانە هەبیان داوە بە ئافرەت بەوانە چۆتە ژوورەوە و من لە 100% بۆ کارمەند و ئەوانە نازانم بەڵام چۆتە ژوورێمە بە هەزاران حەبمان دەست بەسەراگرت و حەبی بوێشکەر کە ویستویانە بیبەنە ناو چاکسازی پیاوان بەداخەوە ئێمە خەڵگە نێرین بۆ ئەوێ بۆ ئەوەی چاک بێت باش بێت نەوەک لەوێ خراپتر بێ ئێمە ئێستا خەڵکمان لا گیراوە گرتومانە لەسەر حەبی بێهۆشکەر کە گەنجێکی زۆر ڕێک و پێچە پێشتر هیچی نەزانیوە چووە لە زیندان لە مەعسکەر سەلام لەوێ فێرکراوە ینی لەوێ تێک چووە ئێستا فێری بەکارێنان بوو مدمین بووە خۆشبەختانە ئێستا ئەمە کەمتر بۆتەوە لەوە تای ئەخیت شوان چووە و ئەگەر بێت و کەسێکی لە کارمەند باز لەوە دەکرێت من ناشارمەوە پرسیارەی تۆ باس کراوە و ئەگەر بێت و کەسێک لە کارمەندانی ئەوێ بیەوێت مەعاملەی پێ بکە یان بەدزیەوە بیباتە زیندانەوە عقوبەکەی حەقە لە کەسێکی تر کە عادیە و مەدەنیە زیاتر بێت کە بەرپرسیارەتی ئەو گەورەتر زۆریشە بەس بەداخەوە زۆر جاریشەیە کە سوکاری ئەو ژیراوانە لەوێ خۆیان مستەبیبن بۆ ئەوەی جگەر گۆشەکانیان کە لەوێ سزنەیان برایانە یاخود مێردیانە لەوێ گیراون زۆر جار خۆیان بۆیانێنن بەڵێ من دێمەوە سەر مەسلەی هێنانی مادەی هۆشبەر لەلایەن کەسوکاری ئەو کەسانەوە کە ئالوودەی مادەی هۆشبەر بوون دەوترێت 20 کیلۆ هیرۆین دوای دەست بە سەرداگرتنی لە ئاسایشی سلێمانی دیار نەماوە نەک لە ئاسایی سلێمانی
ئەمە فترەیە لەمەوە پێش چەند مانجێ لەمەوە پێش لە هاوڵاتی و ئەوانە بڵاو کرایەوە کە 20 کیلۆ مادەی هۆشبەر لە بینی ئاسایی سلێمانی و ئاسایشی گشتی دیار نەماوە ئەمە ئەسڵ و ئەساسی نەبوو سوتە فاومێکە بوو لێک تێرگەی شتێک هەبوو لەوە ئەجینا 20 کیلۆ هێروینیشە نەک تریاک و حەشیش 20 کیلۆ هێروینە لەلایەن ئاسایشی گشتیەوە دەستی بەسەرا گیراوە و ڕۆژی دەستگیرکردنەکەشی ئەلان کراوە لە تەلەڤیزۆن ئەمە نییە بشارێتەوە یان دیار نمێنێ لە دوای ئەوە لیژنەی ناوخۆی پەرلەماناتوە کە کاک ئیسماعیل مەحموود پێما بێت سەرپەرشتی لیژنەی ناوخۆی پەرلەمان دەکاو لەگەڵ ئەندامە بەڕێزەکانی تر خۆیان هاتوونە تا بە نوێنەری برادرانی گۆڕانیشەوە حەز 20 کیلۆ هێروینەکە حازرە هەیە مەوجودە لەوێ مەوجودە حەزەکەی بەیانی کامێرەکەی ئێوە بابێت تەسووری کاو بیبینێت بەڵام خۆی ئێمە ناتوانین لە خۆمانەوە دەستکاری ئەو بڕە زۆرە بکەین ئەمە کێشەکە لە دادگایە لای بەڕێز دادوەری لێ کۆڵینەوەیە ئەبێ ئەمە خەڵکی تیا بگیرێت خەڵکی تیاماوە بگیرێت ئەبێ دەرەجێ قەتعی وەرگێت لە دادگا ئەو جار ئێمە توانین تەسەڕوفی چۆنە بۆ مادەیە بکرێت ئەو مادەیە بێ بسووتێنرێت شێوازی ئەوە شێکێکە لە پرسیارەکانی من شێوازی لە ناوبردن و تەلەفکردن و سوستاندنی ئەو مادانی کە لای ئێوەن چۆنە ئێمە هەر لە یەکەم ڕۆژەوە ئەو کەسەکە بە فەرمانی دادوەر دەستگیرەکرێت ئەو مادێ زەبتەکرێت دوای وەزن نەکرێت چەنە بەڕێز دادوەر ئاگای لە هەموویەتی لەگەر ڕۆژی نارنی بۆ دادگا ئەو کەسە ئەو مادەیەش لەگەڵ یەچێت لەگەڵ یەچێتە دادگا بڕیارەدا ئەو مادەیە بنێرێ بۆ دەستگای تەندروستی و ئەو کەسە ئەچێ بۆ ئەو شوێنێک کە حکومەکەی تەواوکە پاش فترێک دەرەجەی قەتعی وەرەگرێت ئەم قەرارە ئەو مادەیە ئەبێت تەلەف کرێت دادگا بڕیارەدا بە تەلەفکردنیە ئەمە وەکو چەک و وەکو سیارە و هێندێشتی تر نییە کە تۆ ئیسفادەی لێ بکەیەوە بەکاری بێنی دادگا خۆی بڕیارەدا ئەبێت تەلەف بکرێ ئەمە بە ئەندامێتی هەر نوێنەری دادگا نوێنەری ئاسایش نوێنەری دەستگای تەندروستی بە ئاگاداری ڕاگەیانەکانی ئێوە لایەنی جێبەجێکارن بۆ تەلەفکردنیان نە بە تەنیانی نێمە ئێمەی نوێنەری دادگایە نوێنەری دەستگای تەندروستیشە وە جارێکی تر ئەمە وەز نەکرێتەوە ئەم نوێنەری دادگایە جارێکی تر و ئێمە ژەممان بە بەرچاوی ڕاگەیانەکانیشەوە ئەبینرێت ئەمەی چێە ئەو کەسە لە شوێ لە کوێ حکم بووە چەند غرامە بەو شێوە ئەکرێ نەمانی 1 غرام لەو مادەیە ئێمە تیابەر پرسیارە بین ئەو مادەیە باوەڕە دەبێ من مەسوولی ئەو شوێنەم نازانم چەندی تیا ئێستا قەت ڕووی داوە کە قەت ئەمە نەبووە ئەمام لازمێکمانەیە لە ناو قاسایە کلیلەکە لای ئەوە 1 غرام دیار نمێنێ ئێمە لێ بێت پرسیین ئێمە لەگەڵ دادگاش تاکو ئێستا ڕەبتمانەیە ڕۆژانە بە دادگاوە خۆشبەختانە تا ئێستا دادگا لە ئێمە ڕازیە 1 غرام تەلەف نەبووە بەبێ ئاگاداری دادگا ئەوانە ئەوەی سوێنراوە ئەوەی ماوەتەوە لە ناو خاستەدایە وە کەسی ئەو کەسی کە پێش ێژیرێ ئەزانێت چی پێە چەنە لە بەرچاوی خۆی وەز نەکرێت یان هەیەە ئەزانێت چەندی لەگەڵ خۆی هێناوە بەتەکیدی ئەوەی هەڵی گرت بێت ئەزانەوەی لەبەر هەستیاری مادەکە و گرانی نرخەکەی ئەزانێت چەندی پێ بەباشی کاک جەلال گەر قسە بە دیاری کراوی قسە لەسەر ئەو بڕانە بکەین کە تا ئێستا ئێوە دەستگیرتان کرد و دەستان بەسەرداگرتووە چەندێکن ئەو مادە هۆشبەرانە چەنی ماوەتەوە و چەنی تەلەف کراوە تا ئێستا هەر لە ساڵی 2005ەوە کە ئێوە دەست تا ئێستا لەوانەیە لە سەر و چیلۆنی و لای ئێمە مابێت ئەوەی ترمان تەلف کردووە لە سەر و 50 کیلۆوە بزە بە دێستاینەکەم پێنیە ئەمارەکە بەڵام هەچ کەسێک دەوێ بیبینێ دێمە ئیدەینێ جوان نوسکەیەکی لای ئێمەیە بەلیژ نووسستاوە نوسکەیەکی لای دادگا خۆیەتی لای دەستگای تەندروستی شێ ڕاگەیانەکانی ژەمووی تەسویر کراوە هەیە لای ئێمە ئەوانە تەلف کراوە حەشیش بووە تیلیاک بووە هێروین بووە کۆکاین بووە کراک بووە شیشە بووە و کاک یادگار منەوێ باش شتێکی تر کەم ئێستا دیادەیەکی تر پێیا بووە ئەویش بەکارێنانی هەبوو شڕوو بوو ئەوانەیە ئێمە بەلۆری هەبمان گرتووە جارێک 1970 کارتۆنمان داوە بە دەستگای تەندروستی ئەمە لەلایەن دەرمانخانەکانەوە بە شێوەیەکی یاسایی سەرفەکرێ نەک شت نییە لە هەندێ دەرمانگای لا کۆڵانوانە بەبێ ڕەچێتە فرۆشراوە و ئێمە خەڵکمان گرتووە ماون تووبی بووە هەم خۆی بەکارێنەر بووە هەم فرۆشراری ئەو جۆرە هەبانش بووە بەس خۆشبەختانە ئێستا تاوانەکەی گەوزیری تەندروستی سوپاسی دەکەین لە سەڵاتی خۆی بەکارێناوە کە هەندێک لەو مادانێک خستۆتە جەدوەلی مادە هۆشبەرەکان
ئێمە ئێستا لە سەروانش خەڵک وەکو چواردەی مخدرات معاملەیان لەگەڵاکەین. بەڵ ئێوە هیچ ڕێنماییەک یاخود شتێک بڵاوەکەنەوە بۆی هاوڵاتیانی شۆشیار بن چاوکراوە بن لەوەی کە ئەم دەرمانانە هەرچەندە دەرمانێکن و لە دەرمانخانەکانە بوونیان هەیە بەڵام ڕەنگە ترسی ئالوودەبوونی لێ بکەوێتەوە لە داهاتوودا. جارێن دە خەڵکی هێڕاتوە ترامادۆڵ باسی ترامادۆڵکەیت بەڵێ ترامادۆڵ ئەوەندە ئازار شکێنە ئەدرێ بە کەسێک کە زەبحەیەکی بۆ بێت یان ئەدرێ بە کەسێک کە قاچێک دەستێکی لە ئەمەلیاتە بڕابێتەوە لە دوای ئەوە لەوانەیە بیدنێ ئەمە خەڵکمانەیە ڕۆژی 5 پارچە لەوە بەکاردێنێ فرۆشارەکانیشی لەوانەیە پارچەیە بە 500 دیناری لەو پارەی خۆمان بێوتە بە لەوانەیە بیفرۆشێتەوە بە 5,000 بە 10,000 بووە لەوانە لە ناو سەبانەی کە ئالوودەیە ئەرمانانە بوون ئێستا ئازادن و ینی بە شێوەیەکی ڕۆژانە بەکاری هێنن ئێمە بزانین پێیان بگرین ئێستا دەستگیریانەکەی یەکسەر دەستگیر ئێستامانە دەستگیرەکردن بە فەرمانی وەزیری تەندروستی ئەمە خراە جەدوەلی مادە هۆشبەرەکان زۆر لەو مادانەماوە ئێمە نایەن ناسین زۆر هەیە مادەی هۆشبەر ئێمە نایەن ناسین لەوانەیە لەو فترە ئێمە پرۆژە یاسایەکمان بەدەستەوەیە کە قانونێکی عێراقی قانونی تازەی عێراقا ئێمەش لەوێ ئەندامین باز لە زۆر شت کراوەوە بە تەماین ئێمە کۆنفرانسیشی گەورە بەسین وە خەڵکیێکی زۆر بانکەین باسی ئەو قانونایان بۆ بکەین کە خەڵکێکی زۆر پێی باش بووانە پرۆژه ئاسایە بدرێتە پەرلەمان و قەراری لەسەر بدرێت کە زۆر شتی باش تێدایەوە. بەڵێ کاک جەلال ئەو کەسانەی ئالوودەی مادەی هۆشبەر بوون تاوانبارن یاخود نەخۆش لە هەموو شوێنێک کاگەیارگارەوانە سابی نەخۆشیان بوەکرێت لە هەموو شوێنێک بەس لێرە خوبەشێ و ئەبێت چارەسەرێ بێ خوبەشەوێ دیارە ئەمە مەمانە نەخۆشین ئەمە حساب بکەین زەحی دەستی بازرگانەکانن بەس تۆ تا ئێستا شوێنێکت نییە نەخۆشخانەیەک نییە هەر لە قانون لەو یاسای عێراقی باز لەوەکە ئەڵێ ئەمانە ئەبێت چارەسەر بکرێن بەڵام کە چارەسەر دەکرێن ئەبێت لە ژێر هینی ئێمەدا بێت بە ئاگاداری ئێمە بێت نەمایان نێرینە شوێنی چارەسەرکردن ئەو دکتۆرە تەقاری لەنووسێ بۆ تۆ بەرەو باشبوون چووە دادی تێدایە خۆی باشکە ئەوەی یا خوبەشەیە چارەسەریشەیە بەس تا ئێستا ئێمە شوێنێکی چارەسەرمان نییە ئەوە لەوانەیە خەڵکیشە بێت پێی شەرم بێت بچێ بۆ شوێنە چارەسەرە لەسەرەوە و من لەگە ئەو ڕێشم خەڵکی بەکارێنەری ئەو جۆرە مادانە بە چاوێک سیر نەکرێت چووە ئەمانە لەوانەیە هەست بە نەقص بکەن بیانەوێ هاوڕێتتر بۆ خۆیان پیاکەن وا ئێمە هەوڵ بدەین لە ڕێگای ڕاگەیانەکانەوە ڕاگەیاندن دەتوانێت دەوری باشێ بێکا یادگار ڕاستێ ڕاگەیانەکان خراپ نەبوون بەس ئێمە زیاترمانەوێ ئەبێ زیاتر و زیاتر ترسناچی ئەو مادانە پێشانی خەڵک بدەن وە زیاتر بپرسنەوە لە ئێستا باز لە کەلارە کرێ خەڵک دەستگیر کراوە سەر و مادانە لە گەرمیان لە دەربەندی خان لە باشماغ لە ڕانیە ناو سلێمانی ئەبێ ڕاگەاندن بپرسێتەوە بۆ لەو فترەیە ئەوە دەستی بەسەر خۆی بۆ خۆی مەترسیەکە حاڵەتەکە لە زیاد بوون شەر نەزیاد بوون بێ من لەوانەیە زیادیش بێ لەوانەیە زیادیشنەوە بێت بەس ئەمە زیاتر ئەکتیف بوونی ئاسایشە زیاتر ئێمە ئاسایش تەکتیکانی خۆمان گۆڕیوە ئێمە ناشارمەوە لە ڕژانە لەگە بەڕێز حاکم قادر کە تا ئێستاش بەڕێوەبەری ئاسایشی گشتیە لە کۆبوونەوەیەکە زیاتر باز لەوە کرا کە مادەۆشبەرەکان ترسنایکیە زیاتر لەوە باز لەوە کرا کە زیاتر ئاسایش ئەکتیفتر بێت هاوکاری زیاتر بکرێت ئێوە ئێستا خۆشببختانە هەموو لایەکمان لە هەموو لایەکەوە خەریکین بۆ نێشتنی ئەو زۆرە مادە بەڵێ دەستان خۆش بێت کاک جەلال بەنسبەت نەبوونی نەخۆشخانەوە بەنسبەت نەبوونی سنتەرێکەوە بۆ تەهیلکردنەوە و ڕاهێنانەوەی ئەم کەسانە کە ئالوودەی مادەی هۆشبەر بوون بۆی بێنەوە ناو کۆمەڵگا دێمەوە سەر مەسلەی هێنانی ئەو مادانە لەلایەن کە سوکاریانەوە تۆوتە زۆر جار کە سوکاریان مادەکە هێنن بۆ دەست بەسەرەکان وەکو هەموو کەس دەزانێت ئەو کەسانی ئالوودەی مادەی هۆشبەر بوون لەشیان خوێنیان داوای بە بەشێوەیەکی بەردەوام داوای ئەم ماداناکە هەست ناکەی کە سوکاریشیان لە خەمی ئەوەی کە ئەمانە چارەسەر نەکراون بۆیە بۆ ئەوەی نەمرن بۆ ئەوەی لە بەرنەبوونی ئەو مادەیە تووشی حاڵەتێکی کارەساتبار نەمن ئەو مادانیان بۆ هێنن ینی هەستەکەن ئەمە یارمەتی ئەدەن بەس یارمەتێکە غەڵەتە خراپە بەس ئێمە لێرەدا هیچ شتێکە یادگار نابێ ئەو کەسانی لەسەر مادەۆشبەرەکان دەستگیرەکرێن تێکەڵاوی خەڵکی تر بکرێن بەڵێ
بەداخەوە وەخت لەگە خەڵکی ترا تێکەڵاون تا ئەم لە حزەیە تا ئەوانەی ئەم لە ئالوودە بوون تێکەڵاومە نابێت تێکەڵاو بکرێن زۆر ئینتیفاقی هەیە لە ناو زینداران کراوە کە بێنە دەرەوە چی بکەن لە بینی ئەو کەسانەی کە ئەم بازرگان بوون کە بازرگانەکان کەمتر بەربوونیانەیە لەسەر ئەو کەسانەی کە بەکارێنەرن بێن لە دەرەوە چی بکەن چۆن بەکاری بێنن لەکوێ بێنن چی بکەن حەق ئەمانە جیا بکرێنەوە مەق ئەمانە ئێمە توێژەری کۆمەڵاتیمانەیە بچێ قسەیان بۆ بکات باسی مەترسی ئەو مادانیان بۆ بکەوە ئێمە بەڕێز ئەو دکتۆرانەی دەرونیمان زۆرە حەق ئەمانە بەدواداچن بۆ ئەوانە بکەن ڕاستی ئێمە ئاسایی لایەنێکی جێبەجێکارین بەسکاک یاگار زۆر جار ئێمە خۆمان بووین بە توێژەری کۆمەڵایەتی باس ترسناچی ئەو مادانەمان کردو بۆ کەسی بەکارێنەر زۆر لەوانە بەڕەڵا بوون هاتوونەوە لامان دەستخۆشیان لێ کردوین یان کە سوکاریان دەستخۆشیان لێ کردوین بۆ معلوماتت زۆر باوکە بوو هاتووە پێیوتین کوڕەکەی من بەکارێنێت کەواتە لە یابی نەبوونی سنتەرێکی چارەسەر ئێوە ئەو ڕۆڵەش دەگیان خۆی یاوێتی بەگرت زۆر خێزانە بۆ توێتی پیاوەکەم بەکارێنێت ینی خەڵکی واگڵ سۆزە بووە وەرە سزنی کەن با لەمە زیاتر ماڵوێران نەبێت با مناڵەکانیشم فێر نەبێ ئێمە خەڵکی دڵسۆزمان زۆرە خۆی حکومەت هێندێشتی کردووە بەس یەکێک لەوانە حەق بوو سنتەرێکی تایبەت هەبێ بووە هەندێک خەڵکی شارەزا لەو بوارەدایشکە بەداخەوە ئێمە تا ئێستا بە شێوازێکی کۆن ناشارمەوە بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان بووین کە ئەمە 2011 جیاز زۆرە شت زۆرە هەرچەندە حکومت درێخی نەکردو بووانە داوای شتێکمان کردبێ بۆی کردوین بەس ئێمە میلەتێکین لەوانەیە زۆر بە ئاسانی بگەنە ناومان لەبەرەوە حەقا هەموو لایەکمان بیلەوە بکەینەوە لە ئێستاوە نەکەوینە دوای حداسەکان پێش حداسەکان بکەوین وا ئاگاداری میلەتی کومان بکەینەوە بۆ ترسناچی ئەو زۆر مادانە نێڵین بێتە ناوە بەڵێ کاک جەلال لە لێدوانەکاندا بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن تۆ باست لەوە کردو کە تا ئێستا 4 ژن دەستگیر کراون و ماوەی حکومیان تەواو کردو و ئازاد کراون و چەندین کەسی تریش حکمی تەواو کردو و ئێستا ئازادە پرسیارەکەی من ئەوەیە ئەو کەسانەی بە تۆمەتی بەکارهێنان یاخود بازرگانیکردن بەم مادانەوە دەستگیر دەکرێن و حکم دەدرێن پاش ئازادبوونیان دەچنەوە سەر ئەو کارانە یاخود لی دوورەکەوت مەش پرسیارێکی زۆر جوان بوو دیارە هەندێکیان لەوانەی 4 ئافرەت تا ئێستا لا ئێمە لە سەروانە دەستگیر کراوە حکم بوون حکومەکانیشان تەواو کردووە خەڵکی کوردستان دویان خەڵکی کوردستانی مندوانیان خەڵکی کوردستانی ئەو دیو بوون ئەم بەکارێنەر بوون هەمێن گوازبووشانەوە ئەمانە ئازادکەون ئەوانەی کە ئەگیرێن بۆ نمونە با من پێ بڵم تەجروبەمانەیە هەندێکیان وازیان نێناوە بەس ئێمە بەدووە مراقەبەیانەکەین متابعەیانەکەین لەو خەڵکانەمان گرتوتەوە بووە لە دوای 3 ساڵ کە حکم بووە لەسەر بەکارهێنانی مادە هۆشبەرەکان دوای بەربوونی دوای هەفتەیەک بۆ مادە دەژیرمان کردێتەوە بەداخەوە گەڕاوەتەوە سەری زۆریان وانە گەڕاونەوە سەری بەزێ متابعانەکەین جاری تر دەستگیرمان کردوونەوە کەواتە پاش ئازادبوونیشان ئێوە هەر چاودێریانەکە بەڵام دەزانین چۆن کاک یادگار ئەوانە بۆ ئەوەی واز لەوە بێنن کەسی بەکارێنەر ئەبێت لە پێش هەموو شتێکەوە خۆی ئستعدادی هەبێت ئیرادەی هەبێت ینی نەترسێت بڵێ من قەرارم داواز بێنم بەڵێ لێرە تا ئێستا ئەو شوێنە نەبووە کە تۆ بتانی ئەمانە جارێککە وەرزشی پێ بکەیت یان شتێکی تری بیتێ لەو بارەیەوە دەجاتی هێروین شتیشکەی پێ بدەیت وردە دووری خەیتەوە وەرزشی پێ بکەی باسی ترسناچی و مادانی بۆ بکەیت وردە تا تۆ چاچیەکەی تا ئێستا لە ئێمەوانە نەبووە بەداخەوە ئەوانەی کە لەسەر ئەو مادانە گیراون ئێمە قەناعەتمان وایە جاریشکە بگەڕێنەوە سەری بەڵێ کاک جەلال لە دەرەنجامی تێکەڵاوکردنی کەسانی ئالوودە بوو یاخود بازرگانەکانی مادەی هۆشبەر بە تاوانبارانی کەیزەکانی تردا دەوترێت زۆر جار کارەسات کەوتۆتەوە دەوترێت زۆر جار کەسێک بە تاوانێک ڕەنگە لە کەسێکی دابێت یاخود بە بێمە بەست کەسێکی کوشت بێت تێکەڵاوی ئەو کەسانە بووە لە دەرەوە ئالوودە نەبووە کە هاتۆتە دەرەوە تووشی ئەو مادانە بۆ تووشی کێشانی زۆر ڕاستەوەی جەنابێت ئێمە ئێستا بۆم باسکردی گەنجێکمان لایە ئەڵێ کە من چوومە چاکسازی پیاوان لەسەر قەزەیەکتر دەستگیر کراوە کە چوم نەمزانیوە حەب چییە حەبی پێوەشکە چییە لەوێ فێرکراوە لەوێ فێریان کردوم ئێستا هاتووە لە دەرەوە هەم بازرگانیشی پێوەکە هەم بەکاریشیێنێ بەداخەوە حەق ئەو شوێنانە هەرچەند ئێستا زۆر باشتر لە جاران زیاتر تونند و تۆڵ بکرێت و خەڵکی شارەزا لەو شوێنە نەدا بدرێت بەڕاستی من ناشارمەوە
پێشتریش باسم کرد مەسلەی مادەوەژبەرەکان شەڕێکی گەورەیە لەگەڵ وڵاتی ئێمە لەگە هەرێمی ئێمە لەگەڵ دانیشتوانی خەڵکی ئێمە لەگەڵ گەنجی ئێمە بکرێت ئەمە بێ زۆر وریابین لەوانەیە هەندێکیان بۆ بازرگانی بێت بۆ هەندێک کۆکردنەوەی چەند دینارێکی حرام بێت و کە دیارە و پارەی حرامەوەی لە پێنا ئەو مادانەدا وەرەگیرێ و ئێمە زۆر جارە بێت لەوەش پرسین کە میلەتی ئێمە دوژمنی زۆرە بۆ لەباربردننی گەنجانی ئێمە بۆ ئەوە بێ بە تایبەتی زانکۆکانمان زانکۆکان زۆر خەتەرە ئەبێت زۆر و دیاربین کە ئەم دەستە نەگاتە ئەو شوێنانە بەڵێ کاک جەلال جەنابەت وەکو بەرپرسێک و بەرپرسەکانی تری حکوومەتی هەرێم ئێوە درکتان بە عیلەتەکە کردو عیلەتەکە ئەزانن چییە تێکەڵاوکردنی کەسانی ئالوودەبوو بە کەسانێک کە توش نەبوون و خۆشت ئاماژەت پێدا کە هاتوونەتە دەرەوە توش بوون کەواتە ئێوە بەشێکتان لە کەم تەرخەمەکە ناکەوێت ئاستۆ کە چارەسەری ئەم حاڵەتتان نەکردووە ئێمە داوامان کردووە حەقنی ئەمانە تێکەڵاوی خەڵکی تیرۆریست قاتل دز تەزویرچی ئەوانە بکرێن بە تایبەتی خەڵکی بەکارێنەر ئەمانە نەخۆشن لەسەر توێ چارەسەریان بکەین کە چوونە ئەوێ چارەسەر ناکرێن دەور و پشتیشان فێرەکەن لەوانەیە برایەکیان بچێ بۆ چاوپێکەوتن بۆ مواجهەی بیبا لەگەڵ خۆی داوای لێ بکە لە شووتیە جنیان بردوش دەزیان لە هەرچەندە جن یان باسی مەشروبات دەکەین ئێمەکە مەشروباتیش لەلایەن مامەستا بەڕێزی دینیەکە حرامەواتە لە قورئانیشا باس کراوە بەڵام لێرە قانون ڕێگەی پێداوە بۆیە باسی مەشروب دەکەم قانون ڕێگەی پێداوە بەڵام قانون ڕێگەی نەداوە لە خوارد تەمەنی 18 ساڵەوە بچێ بیکڕێ و بەکاری بێنێت و بۆیە خەڵکی تری بەرێوانە بەڵێ کاک جەلال من پرسیارم زۆر ماوە بەڵام بەهۆی تەواوبوونی ماوەی بەرنامەکەمەوە دوا پرسیارمەکەم بەو هیوایی بە کورتی وەڵامم بیتەوە کۆنە بازرگانێکی مادەی هۆشبەر دەڵێت ئەو کەسانەی دەستگیر دەکرێن تەنها ئەو کەسانن کە بەرپرسێکیان لە پشتەوە نییە وەڵامی تۆ چییە و ئەم قسەیە تاچم ڕاستە باش چ بازرگانێک هەیە بەرپرسی لە پشتەوە نیە و دەستگیر کراوە بەعکسەوە من پێشتروش باسم کردی هیچ بەرپرسێکی ئەمە لە پشتیش بازرگانێکەوە نیە وە فەرق بە هیچ کەسێکی نەکراوە ئێمە وەکو پێ دەڵم کەسمان گرتووە لەوانەیە خزمی مەسئولێک بێت پێشتر بۆم باس کردی دەستخۆشیان لێ کردوین مەسئولەکان ئێمە زانیاریمان پێدەن نەک دیفاع لە خەڵک بکەن پێمان ئەڵێن بڵم فڵان کەس گومانی لێکرێ ئەگەر هێزیشتان پێویست بوو من ئێستان بەڵێرەوە من خۆشحاڵم زۆر بەوە مەسئولانی ئێمە لێش نەگلاون ئێوە دەمێ سوپاسی جەنابیش بکەم پێشەوەی بەرنامەکە تەواو بێ و سوپاسی سەتەلایتەکەشتان بکەم دیارە یادگار تۆ بە تەنگ ئەو مەسلەیەوە داوا جارێککە لە ڕاگەیاندن دەکەین بە دوواداچوونی زیاتر بکەن بۆ ئەو مەسەلان بەڵێ بەڕێز عەمید جەلال ئەمین بەگ بەرپرسی بەشی نەهێشتنی مادە هۆشبەرەکان لە ئاسایشی سلێمانی سوپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی چاوپێکەوتن سوپاس بۆ کاتێک کا بە ئێمەت بەخشی زۆر سوپاس بۆش بڵێ بینەرانی ئازیز چاوپێکەوتنی ئەم جارەمان تایبەت بوو بە مادە هۆشبەرەکان بەو هیوایی کۆمەلگاکەمان لە مادە هۆشبەرەکان و هەموو کارەسات و قەیرانێک بە دوور بێت تا چاوپێکەوتنێکی تر بەخواتان ئەسپێرم و ماڵتان ئاوا بێت